نێرگز محەممەدی چالاکوانی مافەکانی ژنان کە لە ئێران زیندانی کراوە سوپاسنامەیەکی بەهۆی وەرگرتنی خەڵاتی نۆبڵی ئاشتیەوە کە لە سەرەتای ئەم مانگەدا پێبەخشرا دوور لە چاوی بەرپرسانی ئێران ناردۆتە دەرەوە و تیایدا ڕایگەیاندووە کە خەڵاتەکە خاڵێکی وەچەرخانە لە بەهێزکردنی ناڕزایەتیەکان و بزوتنەوە کۆمەڵایەتیەکان لە سەرانسەری جیهاندا. داکۆکیکاری زینداریکراوی مافی ژنان لە 6 مانگی دەدا خەڵاتی نۆبڵی ئاشتی بۆ ساڵی 2023 بەدەستهێنا. ئەمەش وەک سەرکۆنەکردنی کاربەدەستانی تاران و پشتیوانیەک لە ناڕزایەتیەکانی دژ بە حکومەت هاوکات بەخێرایی حکومەتی کۆماری ئیسلامی ئێران بەخشینی خەڵاتەکەی بە محەممەدی شەرمەزار کرد. کۆمیتەی نۆبڵی نەرویج بڕیاریدا خەڵاتی نۆبڵی ئاشتی بۆ ساڵی 2023 بە نێرگز محەممەدی ببەخشێت بەهۆی هەوڵەکانی لا دژی چەسانەوەی ژنان لە ئێران. بەپێی ڕێکخراوی یاسایی فرەندلاین نێرگز محەممەدی بەهۆی چەندین تومەتەوە ڕوبەڕووی چەندین سزا بۆتەوە و لە ئێستاشدا لە زیندانی ئێڤینی تاران خەریکی تێپەڕاندنی نزیکەی 12 ساڵ زیندانیکردنەکەیەتی. یەکێک لە تومەتەکانی سەر نێرگز محەممەدی بریتیە لە بڵاوکردنەوەی پروپاگەندا دژی دەوڵەت. پێم خۆشە سپاس و پێزارینی خۆم ئاراستەی کۆمیتەی نۆبڵ بکەم کە تشکیان خستۆتە سەر پەیامی بەهێز ڕوون و ماناداری هێزی خۆپشاندانەکان لەو بزوتنەوەی شۆڕژگەری کۆمەڵایەتی و ناڕزایەتیەکانی خەڵقی ئێران. نێرگز محەممەدی لە نامەکەدا کە بە قاچاق لە زیندانەوە ڕەوانەکراوە بە دەنگی کیانای کچی لە ماڵپەری نۆبڵ دابەزیوە ئاماژەی بەوە کردووە هەواڵی وەرگرتنی خەڵاتی نۆبڵەکەی بە دروشمی ژن ژیان ئازادی لەلایەن هاوزیندانیەکانیەوە کە دروشمی ناڕزایەتی کشان و ژنانی ئێرانە پێشوازی لێکراوە. کاتی دانی خاتوو بێرتڕێس ئەندرسن سەرۆکی بەڕێزی کۆمیتەی نۆبڵ کەوتی ژن ژیان ئازادی لەلایەن تەلەڤیزیۆنی دەوڵەتی کۆماری ئیسلامیەوە پەخشکراو لە بەشی ژنان لە زیندانی ئەڤین دەنیدایەوە ناڕزایەتی و ڕخنە تێکەڵ بە هاواری خۆشی بوو. هاوزیندانیەکانم پێکەوە هاواریان دەکرد ژن ژیان ئازادی خەڵاتەکە پیشاندەری هێزی دەنی خۆپیشاندەرانە لە جیهاندا. نێرگز محەممەدی لە ژیانیدا زیاتر لە دەیان جار دەستگیر کراوە و زیندانی کراوە. 3 جار لە زیندانی ئێڤین دەست بەسەر کراوە. نێرگز ماوەی 15 ساڵە نەیتوانیوە هاوسەرەکەی ببینێت و ماوەی 7 ساڵیشە منداڵەکانی نەبینیوە. جیهان لە بزوتنەوەی شۆڕژگێرانەی ژن ژیان ئازادی دەڕوانێت کە لە ئێران درێژە بە هەڵمەت و خۆراگری خۆی دەدات و خەباتێکی قورسە بۆمانەوە و ژیانی ڕاستەقینەی کۆمەلگا. هێزی ئەم بزوتنەوەی لە ڕێکخراوەبوونی ژنانی ئێراندا ئێمە بە دڵنیاییەوە زۆر بە باشی دەزانین چیمان دەوێت و چیمان ناوێت. ئێمە باوەڕمان بەوە هەیە و پابەندین پێوەی و دڵنیاین کە سەردەکەوین. نێرگز محەممەدی لە کۆتایی نامەکەیدا دەڵێت بە ناوی ئەو 46 ژنانەی کە لەسەر ئازادی ڕادەربڕین زیندانی کراون و زیندانی سیاسین لە زیندانی ئەڤینن سڵاو و سپاسگوزاری خۆم بۆ کۆمیتەی نۆبڵ دەنێرم. کۆماری ئیسلامی ئێران وڵاتانی ڕۆژاوا تومەتبار دەکات بۆی کە لە پشت ناڕزایەتە جەماوەریەکانی ئەو وڵاتەوەن و پێدانی خەڵاتی ئاشتیش بە نێرگز محەممەدی لەلایەن لیژنەی نۆبڵەوە تومەتبار دەکات بە دەستێوەردان و بە سیاسیکردنی پرسی مافەکانی مرۆڤ. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.